سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. لەم بەرنامەدا ئێمە دەمانوێت بارودۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان و هێرش و پلامارەکانی تورکیا و لەم ڕۆژانەدا کە ئاگادارن دەستورێک بە ناوی هاوپەیمانی کۆمەڵایەتی کە پەسەندکرا تێش بخەینە سەر. ئاگادارن لە ماوەی کەمتر لە 2 مانگدا 6,000 جار لەلایەن حکوومەتی فاشیستی تورکیەوە ڕۆژاوای کوردستان کراوەتە ئامانج بە درۆن و فڕۆکە سەربازیەکانیەوە. لەم هێرشانەدا جگە لە ژێرخانە ئابووریەکان نەخۆشخانە و قوتابخانەکانیش کراوەتە ئامانج و بە سەدان هاوڵاتی سەڤیل و منداڵ گیانیان لەدەستاوە و بەبێ ئەوەی هیچ کەس دەنگی لێبێت لە جیهاندا. خۆشتان ئاگادارن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاگری پێشێلکردنی مافی مرۆڤ و نادات پەروەری لەو ئاگرەدا دەسووتێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە دوای ڕاپەڕینی بەهاری عەرەبی و دوای ڕاپەڕینی جەماوەری خەڵکی سووریا دژ بە دەوڵەتی بەشار ئەسەد لە ڕۆژاوای کوردستان لەلایەن خەڵکەوە ناوچەیەک تا ڕادەیەک ئارام دامەزرا و ئێستاش بەڕەوە دەبدرێت و ئەمە جێگەی سەرنجی هەموو جیهانیشە. و لەم ڕۆژانەشدا ئاگادارن کە دەستورێک بە ناوی هاوپەیمانی کۆمەڵایەتی پەسەند کرا و دوا بە دوای ئەوە هێرش و پلامارەکانی حکوومەتی فاشیستی تورکیا بۆ سەر ئەو ناوچەیە زیادی کرد. ئێمە بۆ قسە و باس لەسەر ئەم بابتانە لێرە هاتووینەتە نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەڕێز کاک فەتحوڵڵا حسینی سیاسەتوان و نووسەر و نێونەری کانتۆنەکانی ڕۆژاوا میوانداری ئەوین و چاوپێکەوتنێکمان دەبێت و لەسەر ئەم بابەتە یەکدانەوەیەکی دەبێت. فەرمون بۆ بینێ. بەڵێ بینەرانی ئازیز، ئێستاش لە خزمەت بەڕێز کاک فەتحوڵڵا حوسێنی نووسەر و سیاسەتوان و نوێنەری ڕۆژاوا لە هەرێمی کوردستان داین. کاک فەتحوڵڵا کاتت باش، زۆر سپاس بەوەی کە جارێکی تر داوەتی ئێمەتان قبول کرد بۆم چاوپێکەوتنە. زۆر سپاس. کاک فەتحوڵڵا، من لە سەرەتادا باسی ئەم هێرشانی ئەم دوانی تورکیا کردووە، باسم کرد لە ماوەی کەمتر لە 2 مانگدا 6,000 جار هێرشی کردوێتە سەر ڕۆژاوای کوردستان، جگە لە ژێرخانە ئابووریەکان دەست ناپارێزە لە نەخۆشخانەکان لە قوتابخانەکان و بە سەدان گیان لە دەستانی منداڵان و هاوڵاتیانی سەڤیلی لەکەوتوتەوە. پێم خۆشە سەرەتا بێمە ئێستای بارودۆخی کانتۆنەکانی ڕۆژاوا چۆنە شێوەی بەڕێوەبردنی، جا دواتر دێنە سەر ئەو دەستورە کە بە ناوی پەیمانی کۆمەڵایەتی بەسرا بوو. يعني براستي هيريشن تركيا وقفين تركيا وبردوماني تركيا قطعا سر رجاوا نوستاوا اگر يعني فروكين جنگينا بدرونها اگر درونيه اردوغان قفل يعني قطعا ل 2012 تا روجي امروج دواي سارق الكريزه السوري تا استاش يعني قطعا شر تركيا قال ايما نوستاوا يعني هر جارك ببيانو يكيريشي معك حقيقه اردوغان وحزب اردوغان ئەکەپە هەر پرۆژەیە کوردی لە ئێوانجیگای قبول نییە، سەرکەوتنی کوردی الجمان قبول نییە، ئەو ئەزموناگە کورد چەسپاندەوە لە باکوور و ژەهلاتی سووری لە ئێوان قبول نییە. خۆی دەزانگە دیفاکتۆیەکە گەورە دروست بووە بە 100,000 کارمەندی ئەو دەستگایانە هەنێ دەستگایان سیاسی هاتنە ڕاگەیاندن، ئێخەدەمی، ئێجڤاکی، ئێسیاسی، ئێدیبلۆماسی، لەشکەری. یعنی بڕاستی ئەمە لای تورکیا جیگای قبول نییە. لەبەر ئەواژی استفزازێک لای تورکیا دروست دەبە هەرگە ئێمە هەنگاوێک بەرەو پێشەوە بچن ئەوە استفزازێکی تازە لایوان چ بە ئەم استفزازی ئەخیرەنە بحقیقەت هات دوای نەجاحەتی گەورە کۆنگەری ئەنجومەنە سووریا دیموکراتی کۆنگەری چارەم بەسەرکەوتو تێپەڕان و ئەنجامێکی باش هاتە ڕاگەاندن بۆ هێزە ناودەوڵەتی بۆ ینی کۆمەلگەی ناودەوڵەتی و دواییژی ئەو ڕاگەاندنی هاوپەیمانی جیڤاکی کە بمەسابەتە دەستورە بۆ ڕۆژئاوای کوردستانی ژیانجی بۆ هەرێمی باکوور و ژەهلاتی سووریا ئەوەژی لای تورکیا استفزازێکی گەورەیە گە سووریا ئەمە زیاتر 12 ساڵ ناو شەردە
هەیە چۆن ئەم کورد ئەتوانێت سەرپەرشتی پرۆژەیەکی ئەوە گەورە بکەن ئەتوان دەستورێک بنووسن کە حقیقت ئەو دەستور تا ئێستا رووسیا باز دەکە تورکیا باز دەکە ئێران باز دەکە ئەمریکا باز دەکە بەڵام کورد پێمانینین ئەلێ چ دەستورێک لە دەروی وڵات بێتە نووسین ئێمە پێمانینین و قبولیش ناکەن و نابن بە شەکل ئەو دەستورە دەستور ئەبێت ناو خاکی وڵات بێتە دانیشتن بێتە چەسپاندن بێتە نووسین لەبەر ئەوانە هەموو استرزازن ئەو هەموو هەنگاوانی باش کە ڕۆژئاوایان لە باکوور و وڵاتی سووری تێنە هەنگاودان لە لای تورکیا جێگای استرزاز و قەتعاً قبولیش ناکرد لەبەر ئەوە بە هەموو دەرفەتی خۆ بە هەموو ئیمکانیاتی خۆ لە ڕێگای سوپای خۆ لە ڕێگای چەتەیە سووری کە عایدێ بەرژەوەند و ئەجندایەتن تورکە ئێریشی خۆمان دەکە بەڵام تا ئیساژی لەگەڵ ئەو خەسارەتێن مادی گەورە بەڕاستی ئێمە ئەتوانی بسەرکەوتنی گەورەژی بدەستی خۆ بن شتێکی باشە کە دوای ئەو هەموو شارانە ئیستا ملەتێکی پێدارە ڕۆژاوای کوردستان هەیە ملەتێکی پێدارە قەتعاً نەخاکە خۆ نەنەخشەیە خۆ نەشوونی خۆ بجێ ناهەر و بەر و هەندەران ناڕوە تەواو ئیستا پرۆژەیەک لاوی هەیە قەنەعەتی تەواو هەیە بە ئەو پرۆژەیە سیاسی هەیە بە ئەو سەرکردەیەن سیاسی هەیە بە ئەو سەرکردەین لەشکری کە لای خۆمە هەیە ئەو کەسانی ئەو لە هەنگێنگە ئەتوانی بوو داعش بشکن دە قەنەعەتێ بدە ئەتوانی بن خاکە خۆشی پارێزن نەخشەیە خۆشی پارێزن جوغرافیای خۆش پارێزن زۆر باشە کاک فەتحوڵا با بینە سەر ئەم دەستورە بە ناوی هاوپەیمانەتی کۆمەڵایەتی کە پەسەند کرا لەم ڕۆژانەدا پێم باشە کەمێ لەسەر ئەمە قسە بکەیت ئەم دەستورە کە بەناوی هاوپەیمانی کۆمەڵایەتی بووە لەکەیەوە کاری بۆ کراوە چۆن بوو وە گرنگیەکەی چی بوو خاڵە گرنگەکانی چی بووە زەرورەتی لەم کاتەدا چی بووە یعنی ئەمە خۆ چ پرۆژەیەک هەبە ئەبێ مەرجعەتی لێڤەگەرێکی هەبە لێڤەگەرێکی هەبە بەرەنگێکی یاسایی ئەو هەنگاوانات و ئەتوانی بە ینی جفاکە خوارێک بخە ئەتوانی بە دەستگایان خوارێک بخە یان ئەمە پرۆژەیەک بوو ئەو کاتە کانتۆنە قامشلۆ هەبوو کانتۆنی جەزیرە بوو بۆ لە کانتۆنی جەزیرە وەکو ئەنجومەنە زانگۆن ساز وەکو پەرلەمانی کانتۆنە جەزیرە ئەم پرۆژەیە وەکو ڕەشنووس مناقەشەیە کرد بەڵام دوای ئەو شەڕی بخاتە سەر ئێمە ئەو مەسائل يعني محاكمة داعش وبشتي وجه أو فشارين جولة لسائر الرجيم تقريبا أطوال بيزم 6 سال 2017 وتا 2023 بلام بيش ششمانك هنجاوا كان شربونة توا شربونة تبوق أو دستورات توا ببا لما إجا أو دستورات زيادة لصدو بينجي كس مختص هم ياساناس هم كسين سياسي كسين يعني ياساي نار دولتي تدكن أتواني بنتشتكي أو رشنوسا جاكي بكون تعديلي بكون وأتواني بكون بصياغات خوي نهائي دواي صياغات نهائي يجي أنجمن يجشتي ريفابريا خسر تشسباند وبو دستورك قابل يعني تطبيقه إستا تطبيق دك أول لفجرك ياساية لفجرك جواكية سياسية بوها مو بشكان بوها مو بيكاتيانا أو تشتكي رسم دك وكاتك دك ترسرية سياسي ديارنية تنازع سوريا وكو نخشة وكو ولاد بروكو أروى لبر ايوه تو معنيه بالجغرافيا كدوسر برشتي اول كايما معنينا بهريم اخو ايما معنينا بهريم باكور وجلاتي سوري معنينا كايما انجمنا اسلام مزراند وانجمنا جلاني سوريا وكو برلمانا كاما ليفاجرك التشريعيه بو جلاني او جغرافيا دجين بناوي هريم باكور وجلاتي سوريا كرد بنت عرب بنت سريان بنت شركس بنت ارمن حتى تركمان ام عقد اجتماعي ام هاو بيماني جواكي ام دستوره دبا بالبشتك بو هم نتوانا كالجل يكتر دجين واتوان يعني برنجك ياساي ايشو باري خريق بخن او هنگاوكي براسي سركفتنك جوريك اما زياده لشش ساله هي ناف دولتي بتايبت روسيا دخوازه دستورك بسوريا بنوسا بلام نتوانا نجاحتي بين لبر كايما وكاتي الين ايما بي معنينين بي واتي يعني ك يعني 5 مليون كاس بي معنينين ايما بروجيك لا ايما او بروجي ايما بشك جرى سريع سياسي اما قطعا نبشك جالو زياده سوريا داي اما بشك جرى سريع سياسي ونسياتي في كردي بردوامن بو جرى سياسي لقال دمشق بسرپرشتي روسي بسرپرشتي امريكا بالله ما جرين گفتگويا كان خوي هبه گفتگوي خومن لجنيف فشل هنا گفتگوين سوريا كان كواليسيون عربي اسلاميه رجيم اسد بالاستانا فشل يعني السوتشي فشل اني لبر او اما بحاجه الديالوج كسوري سورينا خلك زرارمند بن
هاو نشتمانية سوريا ولاتي زرار دبا ولاتا كمناي سوريا إما همي بمعنينا إما كاتي دلن باكور وجلاتي سوريا تي واتي هاني ما بشكل نخشى سوريا أبي إنسياتيفك لاي أسدجي هبا أبي فشارك لاي موسكو هبا أبي يعني ريخوش كرنك لاي أمريكا هبا أبي أولاتين ك يعني إقليمي قد زوار دانك بهمبا دي كاروبار سوريا وخلقكاني سوريا وهندك فصائل جورا جور إلى شكري ديكم بتايبة إيران وتركيا أبي أوناجي يعني أو أكان موان سوريا دا كرد ببا أبي توافقك يناف دولتها با ودان بيدان با أو بروجيه هاي لباكورو جلاتي سوريا برا حقيقات او بروجي نبز بو كردا واتوان بتشسبين السر همو سوريا بس سوريا همو بحاجتي هنگاوك نخشريك بو چاله سريا سياسي دواي زياتر دوال صار كريزك جورا فشلك اقتصادي ناو سوريا هي انهيارك جواكي هي دربدريك بهمبا هي تغييرك الديموغرافي تركيا ديكا بلمتا استكسك دنگي خناك طاقتنك سدنگي خود كرد لبر اواجي تركيا بين نخوشك كرتا است دنگيان برزه وبال بشتيان هي وهيزك يان هي وبروجيك سياسي ناجح هي نبس خويان وكردن وعرب وهم او نتوانك لجغرافيا باكورو جلاتي سوريا دش بله دیاره هل لدوی ام دستورك پسند کرا یعنی هرشکانی ترکیه زورتر بووە لەم دووسێ ڕۆژەی دوایدا ئەمە بۆ خۆمان دەبینین کە هێرشەکانی فراوانتر کردووە. کاک فتحوڵڵا خۆتان ئاماژتان پێدا یەکێ لە خاڵە گرنگەکانی دیارە لە کۆتاییشدا ئەم خاڵە باس کراوە ئەمەی کە خۆتان ئاماژتان پێدا دەڵەجەخ کراوەتەوە کە سیستمی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەشێکی دانەبراوە لە وڵاتی سووریا هەرو خۆشتان لە قسەکانتان هەبوو و لەسەر بنەمای سیاسەتە دیموکراتیکەکانی 12 ساڵی ڕابردوو خۆشتان ئاماژتان پێدا و پابندبوون بە یەکگرتووی و بەرژەوەندی هاوبەش دیارە بە هاگەلێکشی خوڵقاندووە تا ئێستا چەندە هەنگای بۆڵگیراوە چەندە ئێوە ئەم شتە دڵخۆش دەبینن و سەرکەوتوو دەبێت کە ئەمە لە بەشی سەراسەریەکەی دابێت تایبەتەن هەموو جەماوەری سووریا بێنەژێر ئەم يعني براسي ملتكاني سوريا قبولي دكن او بروجيا إسا لسويدا بارزگايك جوريا لسوريا اما زياتر لشش مانگا خو پیشاندانه کی روجانه ليها همو داوا دكن خويا جري بريك خو سر بخدا مثلا او وكو نتوا عربا بل مكو اين دروزن اوانات حز دكن خويا جي بروجيك بخراغين لبر رژیم دیمش نتوانه هیچ بوان بکن نتوانه خدمات بوان بکن نتوانه وضعی وان خوش بکن و نتوانه او پروبلم النوان هي چاره سر بکن رژیم دیمش حقیقتا لایو گرینگ دیمش قلازقیه و چند پارزگی که پیکاته علوی تدجین قطعا نما به معنی بهری مکانی سنن و بهری کردی بلام او همو اللي هفكرين روسيا لقال تركيا دهلقة او الوزي بين لا ايما حزدك يعني او بروجي ما بروجي كبو چاره سريبه نه بروجي كبو الوزيا كريزا سوريا براسي دريش كراوا او كسي خساره دكن ملتين سوريا ايما دستما ولايا بو رژیم دمشق وبديان جار شانديمي بالا روشتنا لدمشق والقرا اداري سياسي والاشكري دانشتنا كايما بروجيك ما هي ايما توافقك انه خوي بك توافقك انه خوي اگر ايمانك وقت ده هزي سركي دنا سوريا ده اي ولات ما ساحك ميدانك كراوا بو ولات اقليمي وبراسي جبرجوندي خو دچسبين الناو سوريا چه ايران به و چه تركيا بو تا استا خدام بريار سياسي رژیم اساتيش بريارك لايبينيا يعني ايما حقيقه حزدكن نخشريك بين خمان وبين دمشق با و چارەسەریە هەموو پرۆبلام و کریز دناو سووریا هەیە ڕێگای گفتوگۆ بکەن ئێمە قەتعاً نە حەزمان لە شەرە و نەدبوونە خەتەرێک نەسەر کەسێکی نەسەر وڵاتین دوراوسێ نەسەر نەخۆی سووریا پێچاوانەوە خۆمان خاکی سووریا پاراستەوە بە مەلەتی سووریا پاراستەوە مەعارەب پاراستەوە مە هەموو بێکاتێن باکوڕ و ژێلاتی سووریا پا ئەمەژی تێواتەیە هەن کە ڕێژیمە ئەسەد حقیقەتەن خۆی بریار بدەستی نییە و خۆشی بحاجەتی فشارێکی گەورەیە ژە رووسیا کە ئەتوانی بە هەنگام بنێن بۆ گەبێتە گفتوگۆ لەگەڵ ڕێدان ڕێبەبەریە خۆسەر بکە کە ئەمە واقعەکە ئەبێ ئێمە گفتوگۆ بکەن ئەم وڵاتە بگەڕێن سەر سکەیەکە ئامن دوای شەڕێکی تائفی مەذهبی دوور و درێژ زەرمەندی گەورە خەڵکی خۆمان بوو جۆغرافیا خۆمان بوو. زۆر باشە کاک فتحوڵڵا پێشتر کە قسەمانە کرد باسمان لەم هێرشانی دوایی کرد کە دیارە جگە لە ئەوەی کە ژێرخانە ئابوووریەکان ئامانجێتی و بۆش دەستی نەوەستاوەوە نەخۆشخانەکان و بڵین قوتابخانەکانیشی کردوتە ئامانج بەڵام بۆش هەرڕاناوەستێت دێنێ ئەو شوێنانی کە داگیری دەکات
هەموو کۆسانی کە کوردن و ڕەسەنی کوردن و خەڵکی ئەفرینن دێنە غەیرە کوردەکان لەوێ نیشتە جێ دەکات. ئەمە دیارام سیاسەتە پێشتریش تورکیا لەگەڵ خۆبرەس کردی وە سەدام حوسێن و بڵین بەحسیش ئەم کاران لە کەرکوو کرد. ئەمە زۆر کێشەیەکی گەورەیە لە داهاتوودا. دەبێت چی بکرێت؟ خۆشتان پێشتر کە قسەمان کرد کە دیارانە خەڵک زۆر خۆراگرترن ئەم هەرچەند کە تورکیا فشاریش دێنێت و تۆ باران و موشک باران شتە دەکات بەڵام خەڵک ئێستا دەزان سیاسەتی تورکیا چییە و ئەوێ جێ نایڵن. دەبێت چی بکرێت بۆ مەش؟ يعني براستي تركيا هر محل الناو سوريا بمينة زياتر أو نامينة يعني صالك دو صالي دي كابي تركيا باشكشة بك تركيا هيزك حاضنة وينية كسك يحمز بك قريبة استا عفرين يعني عفرين هم تنزارن بيش الشرع عفرين بيش داقر كري 2011 خرون نوت ونهل صد كردبون استا رجية بيس لصد كردة هميان أو عربين غوطة وعربين إدلب عربين هوارده هميان هنانا ناو كانتوني عفرين استعداد نشتن بلام خلقي عفرين قطعا دوري عفرين نروشتنا همول كامباكاني شهبا دانشتنا كانتونا كي كردية واش هميان جاروان دكن كبقر زيدي خويا قطعا دوري عفرين نروشتنا اما بروامان هي ابي توافقك هبا كهيزن تركيا دسبيكا كريزا سوريا تا استا خويا ام كريزا الوزيان كرت خويا همو او تغيير دب او نقشين تينا غورين همو بسايا تركيا وسياسات تركيا يك ما بس دي هي كدسكفتي كردينا با راستا كانتونا كعفرين داغر كريا راستا دشاري غورا غوري سبي سريك عنيج داكر بلا محاله تركيا بمن الناس سوريا هتا اما تاروان دك النقشاريه كبيت رسم كرم اگه ما توافقك سواء ناف دولتي بين روسيا وامريكا يا بين خومن وكو كردويان وكو ريبريا خسر رژیم دمشق بكل تاكيد ابي تركيا باشكشه بك تركيا محل حوت شهر سوري داغر كردو بچ حقيقته داغر كردو نا توافقك ناف دولتي سر هي ونقشه كتازي هاتي رسم كرن ك تركيا نقشه خو غوره بكو اتواني بميثاق خو تازه بك يعني تركيا براستي زور خساره ذكرتو تركيا بو امشره بلام تركيا تا استا هلوسته نيه بو باشكشه كن راست علي ام اگر توافقك يا المصالحه الرجيم اسد بك ام باشكشه دكن اگر زمان بدما تيرور لوين من قطعا اما هم بيانونا لا تيرور لنا سوريا هي بالعكس خومن مشاريع تيرور كردي او تيرور تركيا دعم دك شخصي اردوغان دعم دك خومن مشاريع وان كردي بلام تركيا بحاجه ضمانات جورترا بحاجه تعويضك جورترا كروسيا بديان رجيم اسد بيت باشكشه بك يعني توافقك بين خويان وبين هو بايماني خوي سركي ايران بك اتواني باشكشه بك تركيا بحاجه فشارك جوريا وتركيا خسارتك منظم بيني وتركيا او سركفتني منظم بدس خونا هنا او دخواستي بروجي كردي هلوشينا هل نوشايا خواست نتواكر نمينا بالعكس بيجاونا ملتي كل بروجي كي سركفتي جامع راقيان ويستشريكي باساسي هنا لغير نتواكاني دين البر او استفزازك لا تركيا درسنا تركيا براستي نقشيا عفرين اتوانم غوري واستا بلا محاله او نقشيا وابمينا او كساني كالغوطه هاتنا اواجي تشارون جار سريا سياسي ديك بقرن زيد خويا او كساني الادلب هاتنا كاستا بدست جبهه النصره الوسطى هي تحرير الشام جبهه النصره بيشاوه تشاوران دكن همين يك بدروس بخوين جي بقرن زيد خويا وخلقي عفريجي لشهبان تشاوران دكن بقرن زيد خويا يعني اما توافقك بوان بيستا تركيا براستي بحاجتي في الشاركي جوريه وبحاجتي هلوستي جوريه تركيا بقسا تيناغي ابي كردار هبه برامبريون بتايبت لا امريكا وهيزن هاو بيمانان كدبينن كي برجري لخودك او كي شري تيرور دك او كي تيرور تصدير دك بو خاكي خوما سواء بو يعني روجلاتي فراد بيانجي استا بو روج افاي جمي فراد اذا روج افاي جمار لبرج لروجلاتي فراد تيرورنا ما تيرور تشكا بسا هيزن كردي هيزن هاو بيمانان استا لهرمن كتركيا سربرشيت كرداگر كريا خويان لوي ريك دخل اما جي خطريكي جوره هيزن هاو بيمانان بيتي بكن تركيا خطريكي جوره ببورا نرسل خومانه لسر همون نقشه سوريا لسر برجواندين امريكا واستا بيا خطري لسر برجواندين روسيا جيلبر او هرم كاستا داعش قتيده تنظيم دكا ريك دخا او مناطق نفوذ روسينا يعني ما خطريه كجورر سور روسيا دك والرج لهاتو ده لسر خودي رجيمي اسد دك رجيمي اسد نابت تا استا 12 سال شرا سياتيفك بوشرا سريا سياسي نقشه ريغيتنا ام هيزن كدنا سوريا دهان بچوك بن جوربن با بيك ودا
دانیشن ئێمە نەخشارەیەک ببینن ئەم ئالۆزیە تەواو بکەن ئەم ئالۆزیە تەواو بکەن زەرمەندی گەورە خەڵکەکانی سووریان و زەرمەندی داهاتووی ڕێژیمی ئەسەدش بە ڕێژیمی ئەسەدیشە تاوانبارە و ڕێژیمی ئەسەد بە حەزاران تاوان بدەستی هاتی داین ڕاستە کۆوانی سوێنە عەرەبی ئیسلامیژی تاوانکردن بەڵام ڕێژیمە ئەسەدی تاوانە ئەگەر 2011 دوای 6 مانگ کریزە سووری ئەگەر ئەنسیاتیفێک لای هەبە ئەو دەسوەردانە دەرەکی دروست نەبوو هێزن چەتە دروست نەبوون و تیرۆ نەدهات لایمە و تورکیاژی بە ئەو بەهێزەکە بقووەت کە تعویل دەکرد سەر هێزەکە سنی کە بێتە ناو سووریا هەموو شاری سنی وێران بکەیان بەڕاستی ئێمە بحاجەتی تەوافقەکەینە و تورکیا یعنی وڵاتی هەری خەتەرە لەسەر بەرژەوەندی خۆمان و بەرژەوەندی هەموو مەلەتەکانی سووریا. زۆر باشە کاک فەتحوڵا خۆتان ئاماژدان پێدا باسی هاوپەیمانانتان کرد با لەمە گەڕین کە تەواوی جیهان بێدەنگی هەڵبژاردووە لە چاو ئەم هێرش و پەلامارانی کە حکوومەتی فاشیستی تورکیا دیکاتە سەر ڕۆژاوە ئەم خەتەرانی کە باست کرد ئەم تیرۆرانەی کە خەریکە سەر هەڵدەدا هێزەکانی هاوپەیمان بە تایبەتەن ئەمریکا پێتاوانیە یەکێک لە ئەم پەلامارانی کە تورکیا دیکات چراسەوزی ئەمریکا بێ بۆچی بێدەنگیان هەڵبژاردەوە ئەوان زۆر باشی دەتوانن بەرگری بکەن لەم هێرش و پەلاماری کە تورکیا دیکات سەر ڕۆژاوە بەرژەوەندی خۆشیان دەکەوێتە خەتەرەوە بێدەنگی هێزی هاوپەیمانان تایبەتەن ئەمریکا بۆچی لێک دەدەنەوەیەوە یاری بەڕاستی با قسەی ڕۆژانە هەیە خۆ هەمویان سەرکردایەتین لەشکری گەورە ڕۆژانە سەردانی جنرال مەزلوم دەکەن سەردانی هێزە سووریا دیموکراتی دەکەن و ڕاداری وانی سیاسی سەردانی ڕێوەبەریا خۆسەر دەکەن و نونەراتیە خۆمان لە واشنگتن هەیە و ڕۆژانە ینی سیناتۆرین ئەمریکی دەبینن ئەو ینی ئەو هەلوەستی هەیە هەلوەستی ئەمریکا هەیە بەڵام هەلوەستێکی نەل ئاستی کە تۆ ئەتوانی بە هێریشی تورکیا بوەستینە ئەمەش جیگای نیگەرانیە لای خۆمان کە ئێمە ئەو نامەیە دەگیرن ئەمریکا کە ئێوە ئەبێ هەلوەستی وەرەوە زیاتر بە ڕاستە ئێمە هەفپەیمانی لەسەر عرضم بەرەنگێکی لەشکری بوو نەمانی داعشوی سێنەمانی تیرۆر بەڵام پرۆژەیەکی سیاسیجی هەیە ئەبێ بێتە پاراستن خەڵکن هەنە ئەبێ بێنە پاراستن جغرافیەک هەیە ئەبێ بێتە پاراستن ئێمە بسایە ئێوە ئێستا بینی خۆمان و بینی رووسیا خۆش نییە رووسیا هەر ئێمە شاندەیەک رووسی بینیان شاندەیەکی دیبلۆماسی رووسین ئەلێ ئێوە خۆتان ئەمریکا هێناوە ناو سووریا خۆمان ئەمریکا نەهێناوە ناو سووریا ئەمریکا هاتیە هێزێک هەیە پرۆژەیەک هەیە هاتی پاڵپشتی دەکرد بەرژەوەندی خۆمان و ئەمریکا لە ئەم قۆنەغەدا تێکری یەکتر بوونە بەڵام ئەگەر ئێوە پرۆژەیە لە ئێوە هەبا چارەسەریە سیاسی هەبا ئێمە نەدەگەشتن ئەو ئاستا بڕاستی مووقفێکی شەرمینانەیە ئێمە داوین بازەکە مووقفی ئەمریکی و هەموو پەیمانان ئەبێ هەلوەستیان زیاتر ئەوە بقووەتر بە ئەمە لە مانگەکە سێ جار ینی بڕنگێکی ڕاستوخۆ بەرامبەری میدیا تورکیا ئێریشی خۆمان دەکە و خەڵکی خۆمان شەهید دەخە بەڵام هیچ هەلوەستێک نییە تاقەتەنیا هەلوەستێک باکوور ڕۆژهەڵاتی سووری نەتەوا کوردە مەکەدی هەلوەستێک کەسێکی دیکە نییە ئەمەش حقیق خەتەرێکی گەورەیە ئەبێ ئەمریکا تێت بگی ئەگەر بەرژەوەندیەوان لەگەڵ کورد استراتیژی نەو درێژ خاینن ئەبێ ئەو دەسوەردانە تورکیا بڕاستی بوەستێنش بەر تورکیا خەتەریە سەر خۆمان و سەر بەرژەوەندین خودی بەرژەوەندیان ئەمریکا دەهەرێمێت و تایبەت جدی ناو سووریادا زۆر باشە کاک فەتحوڵا ئێمە ماوەی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە دیارە قسە زۆرە لەسەر ئەم بابەتە حتمما لە ڕۆژانی داهاتوودا حتمما لە بسەرمە باس زیاتر دەکەین بەڵام لە کۆتاییدا ئێوە چاوەڕوانیتان چی هەرچەند خۆتان ئاماژەشتان پێدا ئەمە پاڵپشتێکی گەورەی دەوێت دەبێت بە هێزی هاوپەیمانان بوەترێت کە ئەو بەرژەوەندیی ئەوانیش دەکەوێتە خەتەرەوە و ئەم بێدەنگی ئەوان سەرەتا ئەوان زەرمەندن دەبێت چی بکرێت پاڵپشتێکی هەمەلایەنەی جیهانی دیارە خۆ تورکیا ئەم شەڕی ئیسرائیل و حەماسی بە ئین وەرگرتووە دەیەوێت بە بێدەنگی هەموو ئەو ئامانجانی کە هەیەی بیپێکێ ئێستا دەبێت چی بکرێت بۆی کە پاڵپشتێکی جیهانی بۆ ڕۆژاوی کوردستان دروسترێت یاری حقیقەتەن ئێستا لڤێکی دیبلۆماسی تازە دەست پێ کردووە لاری ڕێڤەبەریا خۆسەر بتایبەت لە واشنگتن کە ئێمە ئەتوانی بن لوبیەکی دروست بکەن لە خۆدی واشنگتن کە ئەتوانی بن دامەکە بۆ ڕێڤەبەریا خۆسەر تابین بکەن نەتاقەتەنیا بۆ هێزە سووریا دیموکراتی کە ئەنجومەنە سووریا دیموکراتی بۆ خودی ڕێڤەبەریا خۆسەر کە ڕێڤەبەریا خۆسەر وەکو نەخشە وەکو حکوومەت تێدا دیارکردن وەکو دیفاکتۆ تێدا دیارکردن و پرۆژەیەکە گەورەیە جامع ئەمە ئەهەنگاوە مەدەستی پێ
کردووە تازە ئەگەر ئەو هەنگاوە دەست پێ بکە بکول تاکێت انعیکاس دەکە لەسەر نەرینە ئەمریکا هەندێ جغرافیا باکوور و وڵاتی سووریا و هەلوەستێنەمەکی زیاتر وازەح بن بەڵام دیسا دەڵێم ئەمریکا هەلوەستی هەیە بەڵام نەل ئاستا کە وڵاتێکی بەڕێگێکی هۆڤانە ئێریشی مەدکە نەتوانە ڕەدا بکرد تورکیا خەتەرێکی گەورە لە پرۆژەیە کوردی دەبینە لە چ شووری دەبێت لە تەوا کوردی جگای قبولکردن لای بینیە بەڵام لەبەر ئەواژ ئستفزازێکی گەورە دەبێت کە ئێمە هەنگاو بەرەو سەرکەوتن دەبن و تا ئیساجی وەزعمان یعنی بەرامبەری ئەو تشتێن ناو سووریا هەیەمە ئەتوانی بوو خەڵکێکی بپارێزن ئەتوانی بوو نەخشەیەکی پارێزن و دوای ئەم هەنگاوی تازە کە ڕێبەریا خۆسەر دەست پێکەیت قەنەعاتێ من دەبێت زۆربەی مەوازینێن هێز هەندێک سووریا وەکو ترازوو بێتە گۆری زۆر باشە من پرسیارێکم نییە کاک فەتحوڵڵا خۆتان ئەگەر لە کۆتاییدا قسەیەکی نەوتراو کە ئاماژتان پێ نەکردبێت دەتوانین فەرموو زۆر سپاسوەڵێ دەستمان والای بۆ هەموو کەسێکی گفتوگۆ بکەن ئێمە ئەو کورد وەکو نەتەوە بتایبەت یانجی ئەو هەرێمێ هاتیە دامەزراندن ئێمە دەخوازن خۆ بپارێزن و نەخشەیە سووری نەکەوە خەتەریەکە مەزندە کە وڵاتی ئیقلیمی دەسوەردان بکەن ئێمە نەخشەیە خۆ بپارێزن و ئەتوانی بن دوایی 12 ساڵ لە شەر چارەسەری سیاسی بێتە پێش وڵاتێکی نە پێش 2011 وڵاتێکی یەک حەزب و یەک شەخص حکوم بکە وڵاتێکی نەناوەندی تعددی هەموو پێکاتە هەموو نەتەوە مافیان هەبە دوای ئەو خەساراتی گەورە ئەم خەڵکانە دانینە گەتوانی بن سووریا یعنی خەڵکێکی دی جارێکی دی بە ئەمان تێدە بژین و خەڵک بە دیموکراتیەت و بە ئازادی و بە وەکو استحقاقی خۆی نەتەوەی بشین بەڵێ زۆر سپاس کاک فەتحوڵڵا حسێنی نووسەر و سیاسەتوان و نێونەری کانتۆنەکانی ڕۆژاوا لە هەرمی کوردستان سپاس بۆی کە داوەتیمەتان قبول کرد و چاوپەرکردنێکمان زۆر سپاس زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز هەروەک لە قسەکانی کاک فەتحوڵڵای بەڕێزیشدا بوو ئەم ئیدارەی هاوبەشی خۆبەڕێوەبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا وەک دەستکەوتێکی گەورەی مرۆڤایەتیەوە بە هەموو هێزێکمانەوە دەبێت پاڵپشتی ئەم خۆبەڕێوەبەرێ بین هیوادارین کە ئەم بەرنامە تایبەتەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت تا دیدارێکی تر هەر شاد وەختەوە